ڕانیە مێژوو درە و شایەوە، ڕانیە بە ناوی خودا دەستت پێکرد لە یاریگای ئازادە ڕەشەوە، لە دامێن چیای کێوە ڕەشەوە، لە ناو ئاپۆرای لاو و گەنج و پیرەوە، دەست پێکرد بە خوێندنی قورئانی پیرۆز و مارش و چەپڵە و هەلهەلە و پڕ ئەوینەوە. ڕانیە نایەبت پیرۆز، ڕانیە خەونی 23 ساڵەت بەدیهات، ڕانیە ئاهەنگی خۆشی سەرکەوتن ئاوێزانی هەلهەلە لێدان و فرمێسکی شادی و باوەش لێدان بە سوزدەی شوکرانە کۆتایی هات. ڕانیە بەخێر هاتی بۆ نایەب، ڕانیە بە یاری ئاگرین و شەوە ئاهەنگی گەنجانی شار و پیرۆزبایی بچووک و گەورەکان سۆشیال میدیا و تیڤیەکانی داپۆشی. ڕانیە پیرۆز بێت کوڕانی شار، لە بەهاری ئازادیدا ڕاپەڕی و شکاندت کۆت و بەندی 23 ساڵەی تۆپی پێ و سەرکەوتی. وەڵڵا عاشقتین ڕانیە، بۆ عیشقەکەت دەجەنگین ڕانیە. پیرۆستان بێت جەنگاوەران و حاشقانی وەرزشی دەڤەری ڕاپەڕین، هەواداران و پشتیوانانی وەرزش. پیرۆستان بێت هاندەرانی ژمارە 12، هەڵگرانی ئاڵا سوور و سەوزەکانی شار، چوست و چالاک و کۆڵنەدەرەکان. پیرۆستان بێت کارێزما و ئەمەکدار و بەوەفا و پاڵەوانەکانی دەستەی هونەری. پیرۆستان بێت دەستەی کارگێڕی ماندوونە ناس و خۆبەخشان و خۆنەویستان و نمونەی بەرخودان و گیانفیدایی و کۆڵنەدەر. پیرۆستان بێت شێرە کوڕانی شار، ئازیزانی شار، دڵسۆزانی شار.